ئەوە ڕۆژێک دێت ئەم دنیای بەجێ دەهێڵین. ئەم دنیای سیقەی نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکە جوبرەیل هات بۆ لای سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ، فەرمووی ئەی محەممەد صلی الله علیه وسلم عیش ما شئت فإنك ميت، چۆن دەژیت بژی بەڵام دڵنیا بە دەمریت. جا لەگەڵ خەڵکا شەڕەکەی، لەگەڵ خەڵکی ئاشتی دەکەی، ڕێز لە خەڵکی دەگری، ڕێز لە خەڵکی ناگری، دڵنیا بە ڕۆژێک دێ هەر دەمریت. با ئەم دنیاە نەکەینە هۆکارێک بۆ بەدبەختی قیامەتی خۆمان، با ئەم دنیاە نەبێتە هۆکارێک بۆ دۆڕاندنی قیامەتمان، چونکە ئێمە هاتینە دنیا لەسەر زۆر شت شەڕ دەکەین کە شایستەی نییە. خۆمان خراپ دەکەین بۆ منداڵ شایستەی نییە، چونکە منداڵەکە دوای مردنت ئامادە نییە ساڵی جارێ بێتە سەر گۆڕەکەت، ئامادە نییە لە 1000 سەجدەدا چواری باوکو و دایکی خۆی لەبیر بە دوعای خێری بۆ بکە، ئامادە نییە لە 10 ساڵە ساڵی قوربانیت بۆ بکە. کەواتە ئێمە زۆر جار لە دنیادا جەنگەکەین، خلاف دروستەکەین، شەڕ دروستەکەین، لە پێناو هیچە. ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی مردوەکان لە ناو گۆڕەکانیانە حەبسن، بەندن، چوونەتە ناو گۆڕەکانی خۆیانەوە، خوا لیان خۆش بێوانەی کە ئیماندارن. ئەوان پەشیمانن لەوەی لە دنیادا خوای گەوریان نەناسی، ئەوانشی کە خوای گەوریان ناسیوە پەشیمانن کە زیاتر هەوڵیان نەدا، زیاتر خۆیان ماندوو نەکرد. ئەوان پەشیمانن لەوەی کە بەپی پێویست خۆیان ماندوو نەکرد بۆ قیامەتی خۆیان. و دەفەرمێ زیندۆکانیش شەڕ دەکەن لەسەر ئەو شتەی کە مردوەکان لێی پەشیمانن. چەند کەسمان بینی لەسەر زەوی، لەسەر کێشەی کۆمەڵایەتی، لەسەر دنیا، لەسەر پارە و پول، لەسەر قسەیەک، لەسەر وتەیەک خەڵکی کوشت، خوێنی ڕژان. بەڵام کووە عەرزەکەی چی لێ هات؟ کەسێتر بوو بە خاوەنی، لە پێناو کەسێکا کەسێکی کوشت، نەخۆی ماوە نە کەسەکە ماوە. بۆ ئێمە کاتێ هاتینە ئەم دنیایە ئەبێ بزانین واللهی زۆر شت ئێمە دەیکەین مردوەکانیشمان کردیان لێی پەشیمانن. بەڵام کێشەکە ئەوەی ئیمامی عومەر دەفەرمێ ڕەحمەتی خوای لێبێ، نە تازە مردوەکان دەگەڕێنەوە بۆ دنیا چاکە بکەن، نە زیندۆکانیش دەرز و عیبرەت وەرەگرن لەوەی کە مردوەکان کردیان، دەرز و عیبرەت وەرناگرن. دەی فڵان کەس لە پێناو دنیادا فڵان کەسی کوشت، ئێستا لەکوێیە؟ دڵنیا بە پەشیمانە. بەڵام تازە ڕۆشت، بۆ من دەرزی لێ وەرنەگرم، بۆ من بە خۆمدا نەچمەوە کە منیش دڵنیا بە ڕۆژێک دێ پەشیمان دەبمەوە. واللهی ئەوەی چاکی کردووە پەشیمانە، دەڵێ خۆزگای زیاترم بکردایە، یا لەیتەنی قەدەمت لحەیاتی، دەڵێ خۆزگای زیاتر هەوڵ بۆ قیامەتی خۆم بدایە. بۆیە قیامەت نابێت چمکێکی بگری، ئەبێ بە هەوڵی ڕاستەقینەی بۆ بدەی، چونکە ئێمە هاتینە ئەم دنیای لەسەر زۆر شت خۆمان خراپ کرد، بەڵام شایستەی نەبوو لە ناو گۆڕیشا لێ پەشیمان دەبینەوە. بۆی با ئاگامان لە خۆمان بێت، بە خۆماندا بچینەوە.